سلااو هاوڕیان هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێیاتمەلاتان بۆ باسکردنی فیلم و زیینجرەکان. بۆ ڤیددیۆم جارە فیلمێکی ئاکشن و جەنجی و چیرۆکێکی هەست بزوێنم بۆ هێنامیش. ئەویش فیلمی کاڤێنانت پەیمان یەکێکە لە فیلمانەی بەڕاستی شایانی سیرکردنە و چێژێکی یەکجار زۆری هەیە و وانەیە زۆر جوانی تێدایە بۆ بینەر کە دەتوانێت بۆی ئەو فیلمەوە ئەزممویان بکاتن. چیرۆکی دەرێنەرەکە گاری ڕیتشێ و ئەکتەران جەیک جیلنهاڵ و دار سەلیم کە ڕۆلی ئەحمەد دەبینێ و فەیبەر شێخانی و ئەنتۆنی ستار. کورتەی چیرۆکەکە سەربازێکی ئەمریکی بە ناوی جۆن کینلی لەگەڵ وەرگێڕێکی ئەفغانی بە ناوی ئەحمەد لە ناوەڕاستی جەنجی ئەفغانستاندا گیرۆدە دەبن. دوای ئەوەی جۆن بە سەختی بریندار دەبێت، برینێکی یەکجار قۆڵ کە توانێت جوولەی نییە، ئەحمەد پشتی تێناکات و بەجێ نایەڕێت، بۆیە بە برینداری و بەڕێگە سەختەکاندا دەیبات تاکو و دەیگەنێتەوە سوپای ئەمریکا و ڕادستی ئەوانی دەکاتەوە. دوای ئەوەی جۆن دەگاتەوە ماڵەوە لە ئەمریکا، تووشی حاڵەتێکی دەرونی خراپ دەبێت لە ناوەی خۆیدا، لە قوڵایی دەرونی خۆیدا تووشی پێکدادان دەبێت سەبارەت بە بەرپسیارەتی ئەخلاقی. ئەو دەدات چاکەی ئەحمەد بداتەوە کە لە مردن ڕزگاری کردو، بۆیە هەموو هەوڵەکی خۆی دەدات بۆ ئەوەی ئەحمەد و خێزانەکەی لۆ بارودۆخی سەختەی کە جەنگ لە وڵاتەکەیدا هەیە ڕزگاریان کات و بیانێنێتە دەرەوەی ئەفغانستان. جۆن هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی ئەحمەد و خێزانەکەی لەو جەنگە قورسە ڕزگار بکات و بیانگەێنێتە ئەمریکا یان شوێنە کە هەست بە ئەمان و ئازادی خۆیان بکەن و سەلامەت بن. زمان و کولتوریان جیاوازە، گەرچی شوناس و کولتور و زۆر شتیان ئایدیایان جیاوازە، بەڵام دوو هاوڕێ دەبنە دوو برا، وەکو دوو برا پەیوەندێکی بێز لە نێوان دەبێت. ئەو پێنجە بێزە ژەندانەوەی بە مرۆڤایەتیەکانە، وەک سۆز و وەفا و پەیمان و باڵێنەکانی نێوانیان. بۆیە بەڵێ بە مرۆڤایەتیەکان لە توانایاندا هەیە شوناس و ڕەگەزنامە سیاسیەکان و زۆر شتی تکەش تێبپەڕێنن. پەیوەستبوونی ئەخلاقی لە لای جۆن بەهێزترین پێوەرە، بە هەر بۆیە هەرە ئەوەشەوە کارەکەوە دەتوانێت بەرامبەر ئەرکە سەربازیەکانی بوەستێت کە بۆی دیاریکراوە لە حاڵ و دەروونێکی زۆر خراپدا، بەڵام دڵنیایە کە دەبێت چاکەی ئەحمەد بداتەوە. دەبێت لەو ژیانە قورسەی کە ئەحمەد تێدایەتی ئەویش کاردانەوەی هەبێت بەرامبەر بەو چاکە گەورەی کە ئەحمەد لە ڕۆژێکی یەکجار خراپدا کاردانەوەی هەبوو جۆنی بەجێنێژ. بۆیە ئەو دڵنیان لەوەی کەەوە قەرزداری ئەحمەدە، بۆیە لە بیری ناکات و هەموو هەوڵە دەدات بۆ ئەوەی ئەحمەد لەو حاڵەت دژوارە دەرباز بکاتن. هەرچەندە لە فیلمەکەش دەبینین کەوا دەبێ پێوەست بێ بۆ ئەرکانەی کە بۆی دیاریکراوە، بەڵام لە پاڵ ئەوەدا پێوەستبوونی بە ئەخلاق، پێوەستبوونی ئەخلاقی لەلایەن جۆنەوە یەکجار بەرزە. بۆیە لە پاڵ ئەرکە سەربازیەکانی ئەو شتە لەبیر ناکات کە پێویستە لەسەری بیکات، ئەویش ڕزگارکردنی ئەحمەدە. لەلایەکی ترەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنێ لە سیاسەتی سەربازی بەگشتی و سیاسەتی سەربازی ئەمریکی تشک دەخاتە سەر شێوازی مامەڵەی سەربازان و بەرپرسانیان بەرامبەر بە هاوکاریانیان لە ناوخۆی وڵاتانی دەرەوەدا. بۆیە لەو کاتەدا پرسیارێکی ئەخلاقی و جدی دروست دەبێتە پێشەوە دروست دەبێت ئایا دەوڵەتە زلهێزەکان خاوەنی ئەخلاقن یان دەوڵەتە زلهێزەکان خاوەنی مەبدە و بەڵێنەکانیانن بەرامبەر بە دۆستەکانیان. و ئەو فیلمە نیشانمان دەدات کە شەڕەفی ڕاستەقینەی ئینسانەکە لەناو وەفا و بەڵێنەکاندا دەردەکەوێت ئەگەر دەرئەنجامەکەی هەرچیەک بێتن. بۆیە گرنگە ئینسان چاکە بە چاکە وەڵام بداتەوە، خراپە بە خراپە نەئە، بەڵکو خراپە و دووربوون یان ڕەتفعلت بەکو بەرامبەر نەبێت، چونکە دەبێ وەکو بەرامبەرت بی لە ڕووی چاکەوە چاکی لەگەڵ بکە تا ئەو کاتەی ئەو چاکە بەرامبەرێت، کە کاتێک خراپ دەبێت دەتوانی دوورکەویتەوە یاخود هانی بدەیت بۆ ئەوی خراپ نەبێت. بەڵام گرنگترین کاری ئینسانەوەیت و چاکە بەرامبەر بە چاکە، چونکە ئەگەر ئینسان ئەگەر گوێ لە ویژدانی خۆی نەگرت، ئەگەر ویژدانی مرد لەو دەکەوێت ئینسان بێت، هەر شتێکی تر
ڕەنگە ببێت بەڵام لەوە دەکەوێتن کە ئینسان بێت ئەو ئینسانێکە خی گەورە عقلی پێداوە. لە کۆتاییدا بە بڕای من پرسیاری جەوەری و ئەخلاقی ئەو فیلمە ئەوەیە ئایا ویژدانی کەسێک ئەگەر قەرزاری کەسێک بێت دەتوانێت هاوار و گریانی ئەو کەسە پشتگوێ بقات. بینیمان کاتێک ئەحمەد لە هاتووە هاوارە جۆن کاردانیەوەی چی بوو بۆیە گرینگە ئەو فیلمە بینەری بیت چونکە بەڕاستی باز لە من و تۆ دەکات باز لە کاردانەوەی من و تۆ دەکات بەرامبەر بە ئەو چاکانەی بەرامبەرمان دەکرێت بەشەر جوانە سپڵە نەبێت بەرامبەر ئەو چاکانێک کە ڕۆژێک لە ڕۆژان بەرامبەر من یان تۆ یان ئەوان دەکرێتن. گرینگە کارە جوانەکان ببینین و لەگەڵ باشەکان باش بین لەگەڵ خراپەکانیش ئەوان ڕێگەی خۆیانێ و ئێمە ڕێگای خۆمانێت چونکە کاردانەوەی تۆ بەرامبەر هەر کەسێک پێناسەی تۆ دەکاتن. بۆ هیوادارم بینەری ئەو فیلمە بن فیلمێکی یەکجار جوانە بەڕاستی دەبێتە یادگارێکی خۆش کاتێک بینەری دەبی یەک لەو فیلمانە دەتوانین لەگەر خێزانەکە لەگەڵ ماڵەوەتان پێکەوە سێریکەن یەکێک لەو فیلمە زۆر جوانانەی کە بەڕاستی مانایەکی جوانیە چیرۆکێکی جوان و ئەکشنێکی جوان لەو فیلمەدا کۆبووەتەوە بۆیە هیوادارم بینەری بن. هیچی ترم نەما دەربارەی فیلمەکە ئەگەر تۆ شتێکت هەیە دەتوانین لە کۆمنت بۆ نووسی و دەیخوێنمەوە و گرینگە بەلامەوە بۆیە تا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ هیوام خۆشیتانە.